پەلاماری ئافرەتی دا ینی زێری دزیە پێراوی دزیە ئەو مەیمونە ئەوە لەو گەڕەکەی بەرەلا بووە. سەرەتا زیانی هەبوو؟ سەرەتا هیچ کێشەی نەبوو، ئێمە ینی وەک جوانێکی سروشت مامەڵەمان لەگەر کرد و ئەو شتانە احتیاتی خواردنمان دەدایە، مۆزمان دەدایێ، هیچ کێشەی نەبوو. ئەی ئێستا چ زیانێکی هەیە؟ ئێستا نزیکەیەوە 10 ڕۆژە دوای ئەوەی خەڵکەکە ینی زۆر خەڵک زانی و زۆر کەس ڕاستی لەبەر تیجارەت و کڕنی فرۆشتنەکەی دێن ئەو مەیمونەی بگرن بیفرۆشن لەبەرەوەی لە بازار نرخی سەر و $500. دوای ئەوەی کە مەعاملەیان کردی و ئیزعاجیان کرد و خەڵکەکە هینیان و بردین زۆر ئێستا حالی ئەم مەیمونە باری دەرونی تێک چووە. خەڵک لێیان دەدا، هەندێک منداڵ لێیان دەدا، داریان لێدا، بەردیان لێدە لۆوی بیگرن ئەگەنا سەرەتا هیچ کێشەی نەبوو. ئێستا ئەوە 10 ڕۆژە پەلاماری منداڵی دەدا، پەلاماری ئافرەتی دەدا، ینی زێری دزیە پێراوی دزیە، زۆر شتی تکەی کردیە بۆچی من منداڵان دەدزی وەڵڵا هیچ زیانی بۆ من نەبووە. چی لێ دزی؟ وەڵڵای پێراوەکی لێ دزیمە. بەڵێ بەڵێ بەس لەو مارەی جیرانمان پارچە زێڕێکی گچکەی دزیە، مارەکان کە بۆچی دزیە ینی بەقالەکانی شێتە ناوێن ئێستا حالم بە کۆڵانی مەدابێنەوانەی سەوزە میوان پێچوو کە ڕاست مۆز لەوان دەدزی.